السلام عليكم ورحمة الله. برزن حسم كربة ساورونيكتان بدمي لمر أو من الملايين نيوان إسرائيل إيران دیارە ئەم شەڕێکە ئێستاکە هەڵگی سێنراوە دوو لایەنی هەیە. لایەنێکی ئەوەی کە ئێستا لە بەرچاومان لێمان دیارە و لە تەلەڤیزیۆنەکانە پەخشەکرێ و پێشکەشەکرێتن لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو بێتەوە بۆی کە ئیسرائیل هێرشی کردوتە سەر ئێرانیش بە هەمان شێوە وەڵامی داوەتەوە بە ساڕۆخەکانی. ئەم پێکدادانە لەبەر بە چ بیانوویە کە ئەم جارە سەری هەڵداوە. دیارە ئەمریکا و ئێران لە وڵاتی عومانە لە دانوستاندندانە لەسەر دۆسیەی قومبەلە زەڕیەکەی یاخود پیتاندنی یۆرانیۆم لە ئێرانە. پاشۆی کە بێئومێد بوون ئەمریکا و ئیسرائیل بەوەی کە ئێران دەستبەرداری پیتاندنی یۆرانیۆم بێت، ناچار بوو ئەمریکا گڵۆپی سەوزی بۆ ئیسرائیل پێکرد بۆی کە لێی بدات بۆی کە لە دوا دانوستاندنەکان لە دوا کۆبوونەوەی کە بەتەمانە ڕۆژی یەکشەمە ئەنجامی بدەن بۆی کە ئێران ناچار ببێت دەستبەرداری پیتاندنی یۆرانیۆم بێت. بەو پێیەوە ئیسرائیل هەستا بە هێرشکردنە سەر ئەمریکایە، سەر ئێرانە. لە پاڵ ئەوەشدا هەدەفش تریشە پێچێت بەوەی کە بتوانێت بە تەواوی ئێران لە هێزە ئاسمانەکەی بە تەواوی تەفرەت و نابکات، بۆی کە نەتوانێت هیچی تر ساڕۆغ دروست بکاتن و درۆن دروست بکاتن و لەگەڵ ئەوەشدا نەتوانێت بەرگری ئاسمانی هەبێت بۆی کە ئیسرائیل یاخود ئەمریکا هەر کاتێک کە ویستیان زۆر بە ئاسانی لە ئاسمانی ئێرانە بسوڕێنەوە بەبێ ئەوەی توانای بەرەنگاربوونەوە و هاوێشتنی ساڕۆخ و ناردنی درۆن و لە هەمان کاتدا هەڵستاندنی تیاری هەبێت. بۆشە لەم شەڕ لەم هێرشی ئیسرائیل بۆ سەر ئێرانە دوو هەدەفیان ئەپێکن، ئەیانەوێ بپێکن. یەکەمیان ئەوەیە کە شەلەلکردن لە کارخستنی هێزە ئاسمانی ئێرانی، لە هەمان کاتدا ملکەچکردنی بەوەی کە لە کۆتا دانیشتەکانی لەگەڵ ئەمریکایە دابنیشێتن و ناچار بێت دەستبەرداری پیتاندنی یۆرانیۆم بێت. ئەگەر توانیان بەو هێرشانەی بۆ سەر ئێرانە ئەمە بکەن، ئەمە بێگومان هەدەفێکی گەوریان پێکاو بەوەی کە ئێران بەرەو شەلەلی و بەرەو ئەوەی کە ئەو هێزێکە هەیەی بەرەو پوکانەوە ئاچێت. بۆیشە هەستان بە کوشتنی فەرماندە سەربازەکانیان کە چەند فەرماندەیەکی سەربازی و ئەمنیان کوشتووە، لەگەڵ ئەوەشە چەند زانایەکی بواری پیتاندنی یۆرانیۆمیشان بە هەمان شێوە کوشتووە. هەرچەند لە ڕابردووشە کاری تیرۆریان ئەنجامداوە لە تارانە کوشتویانن لە 2016 و 2018 بە هەمان شێوەشە لە 2020شە قاسم سلێمانیان کۆژ وەکو فەرماندەیەکی سەرباسی. کەواتە ئەوان ئەیانەوێ هەم لە لایەنی سەربازیەوە شەلەلی بکەن و هەم لە لایەنی علمیەوە بۆی کە دەستیان نەگاتە دروستکردنی پیتاندنی یۆرانیۆمە. کەواتە ئەم شەڕە ئەم هێرشکاکرێت بۆ ئەم دوو هەدەفە ئەپێچێنرێت، خود ئەنجام ئەدرێتن و هێرشان کردوتە سەرێ. لە بەرامبەر ئەوەشدا بۆ لە کاتی هێرشەکانی ئەوە کە ئیسرائیل بۆ سەر ئێرانە، ئێرانیش بەو هێرشێکە کراوەتە سەری بێگومان پەچی نەکەوتووە، بەوەی کە چەندین جێگای هەیە کە لەوێ ئەتوانین موشەکانی ڕەوانەی ئیسرائیل بکە، بەوەش ئەتوانێت چەند سەد دانەیەک هەتا چەند 200 تا 300 دانەیەکی ڕەوان کردووە کە لایەنی کەم 50 دانەی لەو ساڕۆخانە گەیشتنەتە سەر ئەرزی ئیسرائیلە، بەوەی کە چەند بینایەکی یەکجار زۆری وێران کردووە و زەرو زیانێکی یەکجار زۆری پێگەیاندووە و ئیسرائیل بەخۆشی ئەڵێت تەوەقوعی ئەوەمان ناکرد کە بەڕاستی ئەو زیانە گەورە بپێکی ئێران پێمان، بەوەی کە ساڕۆخەکانی یەکجار کوشندەنە و یەکجار وێرانکەریشن، کاتێکە بە بینایەکە کەوێت چەندین بینای لە دەوروبەری خۆشی خۆیان وێرانەکات، کامە ترس و دڵڕاوچیەکی یەکجار زۆری لە دڵی ئیسرائیلە دروست کردووە. لە پاڵ ئەوەشدا ئیسرائیلیش دەست ناپارێزێت و دەستی کردووە بە بۆمبارانکردنی ئێرانە لە هەموو بنکەکان ئێداد، ئەو بنکانێک کە بابلین جاسوسی لەسەرەوە یاخود دەستنیشان کراون. کەواتە هەردوو لایەن ئەم شەڕەیان بە ملدا هاتووە بەوەی کە ئەمریکا گڵۆپی سەوزی بۆ ئێران بۆ ئیسرائیل پێکردو بۆی کە ئێران ناچار بکەن دابنیشێ لە دانوستاندنەکاندا دەستبەرداری پیتاندنی یۆرانیۆم بێت. ئەمە لەلایەکی دیکەوە ئەمە لایەنی یەکەمەکەیتی کە
ئەو جۆری ئەو شەڕێکی ئێستاکە لە ئارادایە بەو بیانوێەوە لێ ئەدەن یاخود بۆ پێکانی ئەم دوو هەدەفەیە بۆی کە ئێران ناچار بکەن دابنیشێتن و دەستبەرداری پیتانی یۆرانیۆم بێت لە هەمان کاتیشدا و ساڕۆخەکانی نەمێنن چونکە ئەڵێن نزیکەی 8,000 دانەی ساڕۆخی بالستی دروست کردووە لەو 2 ساڵی ڕابردوودا کە ئەمەش جێگای ترسود لە ڕاوچەی ئیسرائیلە و لەگەڵ درۆنەکانیش خۆتان هەبینن درۆنەکانی ئێران لە شەڕی رووسیا و ئۆکرانیا تقریبن بارەکەی هاوسەنگ کردووە کە ئەیدا بە رووسیا توانێت بە درۆنەکانی ئێران ینی لاسەنجی هاوسەنجی ئەو بارە بکەتەوە لاسەنگ بووە کە لەگەڵ بەناو ئۆکرانی ئەگەرنا لەگەڵ ناتۆیە شەڕەکە رووسایە ئەمە بابەتێکی ترە. لایەنەکەی تر ئەوەی کە لە خەڵکی دیارنیە بەداخەوە بۆچی ئێران ڕەزا قورسە، بۆچی ئێران وای لێەکەن، بۆچی لێ ناگەڕن یۆرانیۆم بپێتێنێت لەبەر چییە؟ بۆچی حەساری لەسرە؟ ئەوەی لە ڕابردوو نەژێت یاخود ڕابردوو نەزانێت تەنها لە لەمڕۆ ئەژێت. کەواتە ئێمە پێویستمان بە ڕابردووە بۆی کە بزان لە ڕابردوو چی ڕوویداوە بۆی کە ئێران لە ساڵی 1979 کاتێک خومەنی هاتە سەر حکم و ئینقلابیان کرد بەسەر شۆڕشیان کرد بەسەر شای ئێرانە بۆچی لەو کاتەوە حەساری لەسەر. بەڵام بەر لە خومەینیش و بەر لە شا دیسان مێژوشتر هەیە کە پێویستە بیزانین ئەو کاتە ئەزانێت بۆچی ئێرانی ئێستا ڕوڕەشە وە سزای ئابووری لەسرە و لە هەمان کاتدا لێ ناگەڕن گەشە بکات. بۆشە بینی وڵاتەکەی فەقیرە داڕماوە لە ڕووی داراییەوە لە ڕووی ئابووریەوە لە ڕووی ئەخلاقیشەوە حتا لە هەموو شتێکە داڕماوە بۆ چونکە حەساری لەسرە لە ساڵی 79 بەر لە 79 ئەبێ بگەڕن بۆ ساڵی 53 کاتێکە محەممەد مصدق کاتێکە حیزبێکی دیموکراتی ئێرانیش بوو کە ئەڵێ دیموکراتی یعنی تەواو من ڕازیم بە بەرژەوەندەکانی ئەوروپا یاخود ئەمریکا ئەو کاتە بەریتانیا با بڵێن لە ساحەکەدا و بەتەنیا ئەو کاتە نەوتی ئێران لە ژێردەستی بەریتانیادا بوو. کاتێک محەممەد مصدق کە بە دیموکراتی هەڵبژێردرا حیزبەکەشی دیموکراتی بوو ئەبینی لەبەر ئەوەی نەوتی لە ژێر دەستی ئەمە ئینگلیزەکان دەرهێنا و خستیوە ژێر ڕکێفی خۆیەوە با بڵێن ژێر دەسەڵاتی حکوومەتی ئێرانیەوە یەکسەر ئەمە بووە هۆی ئەوەی کە محەممەد مصدق لە ساڵی 1953 بە کودەتای سەربازی بین نەخوارەوە و شای جارێکتر بێننەوە سەر کورسی بەس بۆی کە نەوتەکەیان دەست بکەوێتەوە. کەواتە محەممەد مصدق لەگەڵ ئەوەی کە حیزبێکی دیموکراتیشی دامەزران لەگەڵ بەرژەوەندەکانی ئەمریکاشدا بوو یان بەریتانیادا بۆ کاتە بەوەش لێ نەگەڕان لەبەر ئەوەی کە نەوتی خۆماڵی کرد هیناوژێ ڕکێفی خۆیە. کەواتە پێنەدانی نەوت یاخود هەر وزەیەکت کە هەیە لە وڵاتە بە ئەمریکای ئەومڕۆکە کەواتە تۆ ئەچیت ناو لیستی ڕەشەوە ئەبێ لەسەر کار لا بکەوی جا بە کودەتای سەربازی بی یاخود بە ساڕۆخ بێت یاخود بە هەر بیانوێک یاخود بە ئابلوقەی ئابووری بێت یا ئەخود ئەوە تێ شۆڕش لەناو وڵاتەکەدا دروستەکەن لە ناوتە بن لەبەر ئەوەی تۆ نەوت یاخود ئەو سەرد و سامانێکە هەتا تەسلیمی یاخود ڕادەستی ئەوانی ناکەی. کەواتە مێژوو پێمان ئەڵێت کە ڕوڕەشبوونی هەر سەرکردێک بەوەیە کاتێک کە ئەوێت سەروەری بۆ وڵاتەکەی بگەڕێنێتەوە بۆی کە ئابووری سەر بۆ خۆی وڵاتەکەی خۆی بەدەستە خۆی بێت و دراوەکەشی بەدەستە خۆی بێت ئەو کاتە بینی ئەو کەسا لەناو ئەبردرێت و مێژوش پێمان ئەڵێ محەممەد مصدق باشترین بەڵگەیە لە ساڵی 1953 لە ئێرانە. شایان کە لە جێگای داناوە جارێکی تێر کوڕەکەی ئەبینی شا بە هەموو شەکانی ڕازی بوو نەوتەکەی خستە ژێر دەستی بەریتانیا دوای ئەمریکاش لە هەمان شێوە ئەبینی لەسەر کورسی ماوە هەتا ساڵی 79 کاتێک کە خومەینی هات بە هەمان شێوەکو محەممەد مصدق نەوتەکەی هیناوژێر ڕکێفی خۆیەوە. لەو کات دیسانەکە ئەمە ڕویان ڕەش بۆ سزای ئابووریان هەخستۆتە سەری هەتا ئەمڕۆکە قسەی لەسەرەکەن لەسەر لەبەر ئەوەی کە ئێران یەکێ لە وڵاتانەیە کە وەکو فەنزوێلە با بڵێن وەکو کۆریای باکوور ئێران بەوەی کە نەوتەکە لە ژێر ڕکێفی خۆیدایە دراوەکە لە ژێر ڕکێفی خۆیدایە پەروەردەی قوتابخانەکە لە ژێر ڕکێفی خۆیدایە مخابەرات لە ژێر ڕکێفی خۆیدایە و پۆلیس و سەربازەکانش لە ژێر ڕکێفی خۆدانە و منهەجی وڵاتەکەی لە ژێر ڕکێفی خۆیدایە گەنجەکەشی بە هەموو لە ژێر ڕکێفی خۆیدایە و کشت و کاڵ و وزە و سوتەمەنی و قەمەر سناعی و تەلەفۆنات و بەلەدیە و کارەبا و ئاوەڕۆی هەر هەمووی لە ژێر ڕکێفی خۆیدایە هەمی خۆماڵیە. کەواتە ئەم خۆماڵیکردنی هەموو
بنکە و دام و دەستگاکان ئەمە جێگای ڕزا قۆرسیە ئەومە جێگای قبولکردن نییە نابێت تۆ بخاوەنی ئەم سەروەرێتیە بێت ئەبێ وەکو وڵاتەکانی خەلیج وەکو سعودیا بەداخەوە وەکو سووریا ئێستاکەش بە هەمان شێوە من لەگەڵەوەدانی ئاگادار بنیان زۆر کەس وازانین کە من ئەڵێم سووریەوەتێ وامەزا من لەگەڵ بەشار ئەسەددامە یاخود بڵێن پیاوەشی باش حتا سەر ئێسقان ساڵمە خوێنمشە خراپەکار بوو هەتا بڵێ شوێنەواری خراپی لە دوای خۆی بەزێشتوە بوو بە مێژوێکی قێزەون يعني فرعونی ئەم سەردەمە بەشار ئەسەد و ئەمن باسی ئەواکەم کە شەڕەکان لە چیوە باخود هۆکاری ململانەکان چییە جە هەر کەسێک بیکات بۆ نمونە زۆر کەس وازانی ئەم ململانێ علاقی بە مەزهبگەریدا هیچ علاقی بە نە بە عەلەویدایە نە بە شیعەدا نە بە سونەدایە بۆ نمونە بۆچی عێراق لە دەستی سونە دەریان هینا دایانە دەست شیعە لە سووریایە بە پێچەوانە بۆ لە بەردەستی عەلەویەک دەریان هینا دایان بە سونەیەکە ئێستا کە با بڵێن ئەمریکا لە ئێران لە ململانەکەدایە سپێن لەوانە بدەن بە سونەیەک لەوان بدەن هەر بە شیعەکە کەواتە بوونی عەلەویەک و لادانی عەلەویەک و هینانی سونیەک و هینانی شیعەک هیچ مەوزوعەکە ناگۆڕێت بەڵکو ئەم سەرەت و سامانێک کە لە وڵاتەدا هەیە ئەبێ ئەوە ڕادەست بکات ئەجە شیعەیەک ڕادەستی بکات عەلەویەک ڕادەستی بکات سونیەک ڕادەستی بکات شیوعیەک ڕادەستی بکات بێدینێک ڕادەستی هیچ کێشە لەگەڵێت هیچ کێشەیان نییە بەڵام ئەوە کێشێ ئەتوو مەملەکەت و وڵاتەکەت و ئەو شتانێکە باسم کرد دام و دەستگا و بنکەکان وزەکەت سوتەمەنێکت ئاسمانەکە ژێر زەویەکە سەر زەویەکەت بەدەستە خۆت بێ ئەمە نابێت کەواتە هەر کەسێک ئەمانە ڕادەست بکاتن و ئیتر ئەمە پیاوێکی باشە و جێگای ئەبێتەوە لە نێو غەربە و بەتایبەتی لای ئەمریکایە کەواتە ئەو کاتە فەرشی سووری بۆ ڕادێخن کە جێگایەکەنەوە یارمەتیشی ئەدەن بەڵام لەو کاتێکە فەرشی سووریان بۆ ڕاخست و بۆ جێگای دڵخۆشی ئەوان ئەو کاتە با بزانێت سەروەرەتی تەنها غورفەی نەومیشی بەدەستە خۆی نامین ئەو سەرکردێ وەکو ئەو سەرکردانەی کە خۆتان ئەبینین لە وڵاتەکانی خۆماندا کە هیچیان بەدەست نییە هیچیان بەدەست نییە بۆ شابینی هەموو مێتیان نواندووە لە بەرامبەر ئەو هەموو خڕوقات و کوشتن و برێنێکە ئەمریکا ئەیکات بەسەر ئێستا بۆرمەکە بەسەر غەزە داهاتوە کوشتن و برین بۆ قسە ناکەن لەبەر ئەوەی ئەزانی کە غورفەی نەومیشان بەدەستە خۆنی نەک غورفەی دانیشتنی بۆی کە بتوانن گفتوگۆ لەسەر شتێکە بکەن و یاخود ئیمزاگە لەسەر شتێک بکەن کە بەدڵی خۆیان بێت کەواتە ڕزا قوڕزبوونی ئێرانە لەبەر ئەوەی کە شیعی ئاگادار بن لە ڕابردوش باسم کردووە و وڵاتەکان کەش بە هەمان شێوە بۆ فەنزوێلە هیچ علاقەی بە شیع و سونەتان نیە بۆچی کە فەنزوێلە دەوڵەمەندترین وڵاتە کە زۆرترین یەدەجی نەوتی هەیە لە جیهاندا لەگەڵ شەبینی حەساری سزای لەسەر بۆ چونکە ئێوە بەعیزەتەوە بژێ ئەوەی هەموو شتەکانی لە بەردەستی خۆی دابێت کە مافێکی خۆیەتی بەڵام حەساری لەسەر سزای لەسەرە ئێستا دراوەکەی وا بێ نرخ بووە بە بیتکۆنیشەکە بە دراوە دیجیتاڵەکانیشەکە لە بەروی پارێز قیمەتی نەماوە هیچ ئێرانش بە هەماشی بۆ پارێکی بێقیمەت لە بەروی سزای لەسەرە کە سزای لەسەر ڕۆژ بە ڕۆژ ناچارە پارە کۆپی کاتن هەرچەند تومەن کۆپی بکاتن بەهای خۆی لەدەستەدات کەواتە ئەوما بۆ ڕنەوێتەوە کاتە ئەم شەڕە دوولایانی هەیە لایەنێکی ئەوەیە کە ئێستا کە ئێوێن ملکەتی بکەن بۆی کە ئەم دوشتە نەپێچێت پێتانینی ڕانێ و دەستبەرداری بێت دومیشان و هێزە ئاسمانێکی بە تەواوی شەلەت بکەن و ئەوکەی تریشێکە لایەنی دووەمە بەوەی کە ئەبێ ئێران ئەم شتانێک کە باسم کرد ئەبێ ئەمانە تەسلیمی کە ڕادەستی غەربی بکاتن و وەکو سووریا ئەو کاتە فەرشی سۆری بۆ ڕادێغن ئەگەر ئەوەشی کرد بەگومان ئەو کات هەرچی بەرهەمی ناو خۆی هەیە وەکوگە نەوتی هەیە گازی هەیە کەلوپەلەکانی ترێ ئەوانەی کە هەناردەی وڵاتانەکەات ئەو پارەی کە ئەی فرۆشی لە دەرەوە ئەو پارێ بخۆناتە ساحبیت ئەبێت بە ساحبی بەڵام بەڕقم ئەچێتە ناو بانکی احتیاطی ئەمریکیەوە ئەو کاتە ئەو بڕیارەدا کە چی بکرێت و چی نەکرێت چەندی پێویستە چەندی پێویست نیە کەواتە دراوی ئێران یاخۆت با بڵێن سووریا ئێستاکەش عێراق باماشەوە هەموو لە ژێردەستی ئەمریکا خودی خۆیدا هەتا ئەو ئیمزانەکەات ناتوان نە قەڵەمێک بکرێت نە قازیفەیەک بکرێت نە دەبابەیەک بکرێت نە هیچ شتێک بکرێت ئیلا ئەبێت ڕەزامەندی ئەوی لەسەر بچووکە پارەکە لەوێن دەرە کەواتە ئێران ئەگە بێت و بکەوێتن یاخۆت ئێستا بێت و تەسلیم بێت ئەو بێگومان ئەبێت ئەمە قبول بکە قبولی کرد هەر ئەو نەفرانێک لەسەر سەرحکومن ئەوانش ئەمێننەوە بەبێ کە ئینقلابیان بەسەردا بکرێت تەنها ئەوەندەیە کە ئەبێ وڵاتەکەی ڕادەستی غەرب بکات بەتایبەتی ئەمریکا بۆ چونکە ئێستا لە ساڵی هەفتاویەت شێوەیەوەش بزانن جاران داگیرکردنی وڵاتان بە سەربازی بوو ئێستا داگیرکردنی وڵاتان لە ڕووی داراییە بە دەرەجێک با بڵێن عوملە وەکو دۆلار ئەبێ دۆلار قبول بکات لەگەڵ ئەوەش ئەبێ لە ڕووی ئابووریەوە ئەبێ ئابوووریەکەی ئازاد بێت ئەبێ ڕێگا بداتن کۆمپانیا جیهانیەکان بێن و دەرگا بە ڕووی بە کۆمپانیایکردنی وڵات بداتن و وەلامان کاتدا
بداتە کەتی تایبەت وەکو داوام دەستگاکان و بنکەکانی حکوومەت ئەبێ بفرۆشێت هەڕاز بکات وەکو کارەبا و ئاوڕۆ و ئەوتۆبانەکانی یاخود تەلەفۆنات و سزن و محکەمە و حتا وردە خستەخانەکان و قوتابخانەکان و کولیەکان ئەوانە ئەبێ بکات بە کەرتی تایبەت و ئەوانش غەڕب بە دەرەجێک ئەیکردنەوە بۆی کە بەتەواوی بتوانن ئەم جنگانی حکوومەت بەتەواوی بکەوتە ژێر ڕێکەفی خۆیان کەمە لە کتێبەکەی جۆن پێرکیزە زۆر بە جوانی باس کراوە لە کتێبی ڕوخاندنی حکوومەتەکانە بە هەماشیە باس کراوە هەمویان ئەمە باسەکەن کە چۆن ئێستا ئەم سەردەمی داگیرکردنە بەو شێوەیە ئەبێت بۆش ئێستا پێویست ناکە سەرباز بنێر و مەعسکەر بنێرن بەڵکو تەنها چەند ڕاوێژکارێکی ئابووری ئەنێرن و بۆی کە ئەم وڵاتە دابتەپێن و بۆی کە بنکە و دەستگاکانی لێ بکردنەوە بۆی کە بەتەواوی بتوانن حکوومەتەکە شەلەل بکەن و یاخود بکەوتە ژێر ڕێکەفی خۆیان ئەو کاتە ئەتوانن هەرچی بیر و بۆچون و بیر و باوەڕی خۆیان هەیە بەسەر ئەم خەڵکەیدا بەسەر ئەم دانیشتوانیدا بیسەپێن و ینی پێیان بنۆشن نەک ئەوەی کە حەزیشی لێنێ میلەتەکە بەڵام ئەبێ ئەم شتە بنۆشن کە خۆیان ئەیانەوێت بۆ چونکە هەموو داوام دەستگاکان داگیرکراون و وەسەر و سامانەکە داگیرکراوە دراوەکەش لە ژێر ڕێکەفی خۆیان دا وەکو عێراق باماشێوە کە هیچی پێ ناکرێت ئللا ئەبێ ڕەزامەندی ئەوان لەسەر بێت کە هیچ سەرورەتی نەماوە بۆ عێراقە نەک لەبەرەوەی کە ستونە لاکەوتۆ شیعە هاتووە علاقەی بۆدان لەبەرەوەی کە هەموو پێگەکانی کەوتۆتە بەردەستی ئەمریکایە کەواتە ئەیانەوێت ئێرانش بە هەمان شێوە بەو دەردە ببن ئەگەر ڕازی بۆ ڕاست بگە ڕازی نەبوو ئەوە هەرجارە لەسەر شتێکە فەرماندە عسکەریەکان و فەرماندە سەربازەکانی و ئەمنیەکانی ئەکوژرێت و سەکردەکانی ئەکوژرێن و هەتا وای لێ دێت کە ئەگەر ئەوەشیان پێ نەکرا یعنی زۆر هەوڵ ئەدەن کە لە ناو خۆیدا ڕاپەڕین دەست پێ بکاتن و چونکە ئەمە بەم شێوێ ئەتوانن ئەو حکومەتان لە ناو بن بە دەرەجەیەک بەوەی کە ڕاپەڕین لە ناو خۆی وڵاتەکەدا سەر هەڵبدا وەکو عێراق ئەمە چۆن کردمان شیعە لەلایەک و کوردەکان لە ئێمە کورد لەلایەکەوە کە بۆ هۆی لاوازکردنی حکومەتی عێراقی بەرحاڵ باشترین ڕێگە بۆ ناوبردنی حکومەتەکان لەلایەن ئەوانەوە بەوەی کە کودەتای سەربازی ئەنجامیان ڕاپەڕین ئەنجام بدەن کەواتە لە کۆتایی دەخۆشەویستەکان ئەم شەڕێکە ئێستاکەشێ ئەمەش وەکو شەڕەکانی ڕابردوو هەر بەخۆشیان پێشبینێک ئەڵێ ئەم شەڕە 2 هەفتە ئاخێنن لەوانێ 3 هەفتە بخایەن هەندێکڵێن زۆر بخایەن 2 مانگ ئەخایەنێک کەوا دێتەوە دۆخی ئاسایی خۆ لەبەر ئەوەی ئەم دوو حکومەت ئەم دوو وڵاتە سنووریان بێکەوە نییە کە هێرش بکەنە سەری تەنها شەڕەکان ئاسمانینە لە ئاسمانەوە یەکدی ئەکتون و زیان لەیەکتر ئەگەینن ئەگەرنا هیچیان بەوە ناڕوخێن نە ئێران بەوە ئاڕوخێن نە ئیسرائیل بەوە ئاڕوخێت تەنها هەندێک زیان بە بنکەکانی یەکتر ئەگەێن و لە کۆتایەکەیدا شەڕەکە هێورە بێتەوە ئەگەر بتوانی ئیسرائیل ئەم دوو هەدەفە بپێچێت بۆ ئەمریکا و بۆ خۆشی بە هەمان شێوە ئیتر بۆ مەسلەی کوردستانیش پێمانی زیانیان بەبەر بکەوێتە هەر لەوانە ساڕۆ بەرز نەتاقێتەوە لە ڕێگایەکەدا بەریان بکەوێتەوە خوارەوە بێ زیان ئەگەرنا شەڕەکە ئەوە گەورە ناکە خەڵک ترس و دڵڕاوچی بۆ دروست بە بەداخەوە ئەگەرنا هەمویان هەر ئێران و هەم ئیسرائیل هیچیان پێشبینەوە ناکە کە شەڕەکە لەوە گەورەتر بێتەنها کە باسم کرد ئێستاکە ئیسرائیل ئەڵێ ئاسمانی هێزی ئاسمانی ئێرانم بە تەواوی سس کردووە ئەتوانم ئێستا بە کەیفی خۆم ئەو بنکانە بکوتم کە خۆم ئەمەوێت ئێرانیش ئەڵێت جێگای زۆرترم هەیە لەوەی کە کوتاوتە بۆشە متوانم منیش تۆ وڵاتەکەی تۆش دا بکوتم چەند ساڕوخەچی لێ بکەواتە شەڕەکە هەردوو لایەن کە باسی واکەن کە بە ساڕوخ لەیەکتر ئەدەن ئەگەرنا شەڕەکە لەوە گەورەتر نابی لەوانێت زانی زیاتر ساڕوخ لەیەکتر بدەن بەڵام ئەوە نایە بڵێ کوردستان بکەوێتە بەر شاڵاوی شەڕ و هێرش و ماژنە ئەو هێرشەکە ناوهێرشەکە لەبەرەوەی تاکە شەڕەکە حدودی هەن بێکەوە نێگە بێکەوە بە ئەگەری هەبوو ئەو ناوچەیەکە کەوتە بەر هێرشەکان و زیانی بەر بکەوێت بەڵام هەر لە ئاسمانەکانەوە شت بێتە ڕاوکەن هیچ زیانی بۆ کوردستان نابێ والله تعالى ئەعلەم هیوادارم بەر چاوەڕوونیتان پێگەیشت بێتن و ئەوەی کە باسم کردووە تەنها پێشبینیە ئەوەی کە غەیب ئەزانین تەنها خودای گەورەیە تەبارەکە وتەعالە والسلام عليكم ورحمة الله وبركاته.